پرۆژه یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و ئیمتیازاتەکانی دیکە کە تاکە پرۆژەی چاکسازیە موچەخۆرانی هەرێم و خانەنشینان دڵیان پێی خۆشە وەک بەرپرسانی حکوومەت بانگەشەی بۆ دەکەن تا ئاستێکی باش دادپەروەری دەهێنێتە ئاراوە. بەڵام تێپەڕاندنی لە نێوان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێم داماوەتەوە و ئەوەی باجەکەی دەدات خەڵکی هەرێمە. لە کاتێکدا کە هاوڵاتیان چاوەڕوان بوون چەند مانگێک لەمەوبەر پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە پەسەند بکرێت و بەزووی بخرێتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام سەرۆکایەتی ئێستای پەرلەمان کە سەر بە پارتی و یەکێتین جدی نیە لە تێپەڕاندنی یاساکە و پابندکردنی حکوومەت بەو چاکسازیانەوە. ئەمە لە کاتێکدا پرۆژەکە ئەنجومەنی وەزیرانی هەرێم خۆی ئامادەی کردبوو، هەروەها وەزیری دارایی لە سەرەتای ئەمساڵدا ڕایگەیاند بەو چاکسازیە 150 ملیار دینار بۆ خەزینەی حکوومەت دەگەڕێتەوە. ئێستا سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان جەخت لە تێپەڕاندنی پرۆژە یاساکە دەکەنەوە، بەڵام سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕەتی دەکاتەوە بچێتە ژێرباری جێبەجێکردنی و ڕایگەیاندووە ئامادە نیە پاشەکەوتی موچە لا ببات و کەمترین موچەی خانەنشینیش بکات بە 400,000. هەروەها داوای لابردنی دەرماڵەی موچەی فەرمانبەران دەکات کە بەوەش گەورەترین زیان بەر هاوڵاتیانی ئاسایی هەرێم دەکەوێت کە بۆ ژیانیان تەنها پشتیان بە موچە بەستووە. بەوەش جارێکی دیکە هاوڵاتیانی هەرێم باجی گەندەڵی و حکومڕانی خراپەکەی دوو حیزبە دەسەڵاتدارەکە دەدەن. بەپێی زانیاریەکان هۆکارێکی سەرەکی ڕەتکردنەوەی پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و ئیمتیازاتەکانی دیکە لەلایەن حکوومەتەکەی دوو حیزبی دەسەڵاتدارەوە زەرمەندبوونی ئەندام و خانەنشینە نایاسایەکانی خۆیانە کە دەیان 1000 کەسیان بە نایاسایی و با پلەی باڵا خانەنشین کردووە و دوو موچە و سێ موچەیان بۆ ئەندامانی خۆیان بڕێوەتەوە کە بە جێبەجێکردنی ئەو چاکسازیە کۆتایی بەو ستەمە دێت. دوو حیزبی دەسەڵاتدار کە بەر لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق پرسی چاکسازیان بۆ بانگەشە بەکارهێنا، ئێستا دەیانەوێت جارێکی دیکە و پرسا بۆ بانگەشە لە هەڵبژاردنەکانی هەرێمیش بەکار بهێنن و بەشێک لەو چاکسازیەش ڕەت بکەنەوە کە لە زیانی خۆیان و لا بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمە. حکوومەتی هەرێم کە لە چەندین سەرچاوی جیاوازەوە داهاتی دەست دەکەوێت بە تایبەتیش فرۆشتنی نەوت و ناردنی 317 ملیار دینار لەلایەن بەغدا و دابینکردنی بەشێک لە موچەی پێشمەرگە لەلایەن ئەمریکا و دەیان داهاتی ناوخۆی دیکە، بەڵام پارتی و یەکێتی بەشێک لەو داهاتانە بۆ خۆیان دەبن و موچەیەکی نیوە ناچڵیش با خەڵکی هەرێم ڕەوا نابینن. شارەزایانی ئابووری هەرێمیش جەخت لەوە دەکەنەوە کە ئێستا داهاتی هەرێم بەشی پێدانی موچەی بێپاشەکەوتیش دەکات و پاساوەکانی حکوومەت بۆ ڕەتکردنەوەی پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە نادروستن کە بانگەشەی ئەوە دەکات بۆ هۆی کەمی داهاتەوە ناتوانێت ئەو چاکسازیانە جێبەجێ بکات.